بفرەکەی مە دەگەیشتە سنووری مووسڵ بەردەڕەش ڕیوێ ئاکرێ دەگەیشتە کەوەرگۆسک تۆپزاوەکانی قڕشارە بەرزترین پلەی سیلیزی کە تۆمار کراوە لە قەزای خەباکە 50 پلەیە زۆر جار هەیە بەفرەکە دەبن بۆ خواردن جاری شوەیە هەندێک لە مشتریەکانمان دێن دەڵێن بەفرەکە لەو ناو موبەڕیدێ ئاوی ناو موبەڕیدەش گەرمە. ئەم کاتتان باش بنەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین دوێنێ لە هەرێمی کوردستان کەشناسی ڕایگەیان کە قەزای خەبات بەرزترین ئاستی گەرمای تۆمار کردووە ئەویش 50 پلەیە لە ئێستادا لە کارگەیەکی دروستکردنی بەفر خواست لەسەر بەفر یەکجار زۆر بووە بەهۆی ئەو گەرمای ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. کاگوشیار لە کارگەی بەفرە لە بەرزیوێ لە قەزای خەبات کاگوشیار ئەو پلەی گەرمایی کە هەیە تایبەت لە قەزای خەبات کاریگەری لەسەری شەکەیەوە کردووە. سەرەتا بەخێر بێن زۆر سپاسان دەکەم پایتەخت میدیا دڵی خۆی کردەوە یعنی ناو هەموو خەڵک نۆزی بە پایتەخت میدیا ئەوەی ڕاستی بی کە بەرزترین پلەی سیلیزی کە تۆمار کراوە لە قەزای خەباکە 50 پلەیە بالفعل لە دوێنێەوە هەست دەکەین گۆڕانکاریەکی زۆر هەیە کە خەڵکێک خواستی لەسەر بەفر زیاد بووە بەوەی کە پلەی گەرما زۆر بەرزە لەو شوێنە لۆی خەڵکانێک زڕوو لە ئێمە دەکەن زۆر جار هەیە بەفرەکە دەبن بۆ خواردن جاری شوەیە هەندێک لە مشتریەکانمان دێن دەڵێن بەفرەکە لەو ناو موبەڕیدێ ئاوی ناو موبەڕیدەش گەرمە ئاوی ناو موبەڕیدەکەی پێسار دەکەن هەر یەکەو پێداویستێک بە هەر شێوەک بیدەیبن لە کارگەکەی ئێمە دەبن کارگەکەی ئێمەش لە ساڵی 2000ەوە دامەزراوە ئێستا کە من بەخۆم لە 2004ەوە لێرەم نێزیک 20 ساڵە 1500 قالب تەقران بەرهەم دەێنین سەرەتا بەفرەکەمان دەبین لە ئاوی تێدەکەین و دادنێنە ناو شۆڕە و چەند سەلازەکمان هەیە عوزەکی گەورەمان هەیە ئەو بەفرە نێزیکی 7 کاتژمێر لە ناو ئاو دەبی دوایە دێن لێرکوانە بەفرەکە کە بەستای پاش 7 کاتژمێر لەسەر ئەو شوێنەدا دەێنێن و خەڵکانێک وەکو مشتری دێن دەبن ئەوجە هەیە قالبێکی پێویستە هەیە دووە هەیە سەیە جاروێ بۆ تازیە دەبن جاری شوێ بۆ عەفرێ دەبن یانی پێداویستیەکان سپێ جاروێ خەڵکانێک لۆشی ناوی دەبن یانی ئەوە بەفرەکە ئامادە دەبی ئەوان دەیبن ئەمەش بە هەموو شێوەک لێرکوانە لە خزمەت هاوڵاتیان داینە زۆر جاریشەیە تووشی کێشە و مەشاکیل دەبن کە خەڵکانێک دێن درێن بەفر نمایە کاکە وەڵی بەشی نەکردیا درێ لۆ چای ناکەن کاکە وەڵا لە دەستەمەنی ئەمەش حەزمان لێ چاکەین پارەی خۆمان وەردەگرین بەڵام هەر ئەوەندەمان لە توانە هەیە ڕۆژانە ئەوەندەی ئامادە بکەین بەجە زۆر جار هەیە تووشی کێشە دەبین لەگە خەڵک بەڕاستی ئەمە وەکو مشتری معمیلمان هەیە ینی لە مانجی چارەوە دێ بەفر دەبە دەبێت حساب لەوانە بکەین لۆ مەنتیقەکان لە هەموو شوێنێک دابەش دەکەین ئەوەی ڕاستی بی ئەمە وەکو کارگەی بەفری بەرزی وەکو خۆم کەسایەتی لەو مەشوێنە کە کەسێکی ناسراوین هەردەم هاوکاری خەڵک بوون و لە خزمەت خەڵک دابووینە ئەوەی پێشمان بکرێ بە پێی توانە لە خزمەت دەمین بە پێی توانە هاوکاری خەڵک دەکەین خەڵکیش بە هاوکارمان بی کاتی بەفر نەبوو یان زۆر جار هەیە کە دەرین کاکە دوو قالب مە بە قالبە گوە بابەرشی برایەکەی تو بکاتن ئەویش پێویستیتی ینی بەنەو عاشکە سەیرمان دەکەن کاکە وەڵی ئەتوبی بەیلۆ من ئاسانترە بەڵام دەمەوێت بەشی هەموو سنوورەکەی بکە بەشی هەموو خەڵکەکەی بکە وەبی خەڵک کەس زەرمەند نەبی هەموو پێداویستی مارەکانیان دابین بکەین ئەوەی زیاتر کە ئەشکال دروست دەکات لۆمە زۆر جار هەیە هاو ینی برادر و هاوڕێی خۆمانە دەرێت چوین وێندەر بەفریان نەدانێت کاکە وەڵا نمایە ئەگەنا بەفر بە چاوان لە خزمەت داینە هەر شتێک بەمە بکرێت لە خزمەتی چۆن هەستان کرد کە بەرزترین ئاستی گەرمیەوە جیاوازە ئەو ڕووکە بەفر زیاتر دەڕوا لە کاتژمێر چەندەوە بەفرەکانتان خلاص دەبێ و چەند بە قورئان ئەمە ئەگەر بیفرۆشین لەوانەیە لە کاتژمێر نۆ بتوانین هەمووی بە جوملە بفرۆشین بەڵام ئەمە نۆی بەیانی بەڵام ئەمە وەی ناکەین ئەمە دەمانەوێت لۆ سنوورەکەی داباشکەین جاروێ لۆمە زەرمەندین پێی بەڵام دەمانەوێت خەڵکەکەی استفادە نەوە ئەو سنوورە استفادە لەمە بکە بەڕاستی بەوەش دیارە کە گەرمترین شوێن لە قەزای خەبات لە هەموو عێراق لە هەموو کوردستان عەفوو ئەوەیە کە سەلماندنی ئەو خەڵکەی وا دێ بەفر دەبا کە شوێنەکە گەرمە لۆیە داوا لە هەموو کار بەدەستان و حکوومەت دەکەم ئەگەر توانای ئەوانەیە هەندێک کارەبای ئەو سنوورە زیادکەن وەبی ئەو خەڵکە بتوانی لەو سنوورەکە مادەم گەرمترین شوێنە با کارەبای زیاتر بی زیاتر هاوکاری بکەن ئەمە سپاسیان دەکەین هەرچەنداگە کارەبا زیاد هەبێ سەختەکە لەسەر ئێوە نییە بەفرەکەتان کەمتر دەڵی بە دڵناییەوە کارەبا نەبی لۆمە قازانجە بەرام وەڵڵاهی کرد ناوی خوا دێنم ئەمە بێباچینەوەی هیوادارم کارەبا 24 کاتژمێر هەبی با بەفرەکەی من ببینێتەوە با خەڵک ئیستیفادە بکە بەفرەکەی ئێوە دەیبەن لە شوێنی تریان بەس بۆ سنووری قەزای خەبات بەفرەکەی مە دەگەیشتە سنووری مووسڵ بەردەڕەش ڕیوێ ئاکرێ دەگەیشتە کەوەرگۆسک تۆپزاوەکانی قڕشارە یعنی ئەو سنوورێ هەموو دابەش دەکەین
گەلە بۆ خواردن بۆچی بەکاردێ بەفرەکەی بەفرێکە زۆر جار هەیە وەکو خواردن ئاوی پێسار دەکرێت بەڵام زۆر جاری شێ بۆ تازیە دەیبەن بۆ قانیا و شیناوی و بۆ ئەو شوێنانەی ئەوانەی بیستان دەکەن پێسار دەکەن ئەوانە بەکاردێتن زۆر جاریش تازەش باسم کرد گوتن بۆ مبەڕدەیان بەکارینایە بەڵام هەموو شتێک بەکاردێت سەلامەت بن بەخێر بن گەلە بەخێر بن پایتەختدا چاوتا ڕۆن کردین بەخێر بن بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینین یەکێکە لە کارگەکانی دروستکردنی بەفر بەو پێی قەزای خەبات بەرزترین ئاستی پێوانەی گەرمی تۆمار کردووە لە ئێستادا خواستێکی یەکجار زۆر لەسەر بەفر هەیە ئەوە کاتژمێر نزیکەی نیوەڕۆیە بەفرەکانی ئەوە بەرەبەر تەواو دەبێ و دەستنەوە ماڵەکانی خۆیان